تا بمێنی شتی سەیر و سەمەرە دەبینی وەرە یەکێتی وەفدە چڕەوانی مەغریب کردیە چوونە بەشداری کۆنگرەی سۆسیال ئەنتەرناسیۆنالیان کردیە 4 کەس بوونە فریال چرۆ و تارینەی کچی سەرکەوتی کو بە وەزانایەک ئەوانە لە ژنەی پەیوەندیەکانە نازم بەرحاڵ کە تەواو بووە ئەو تارینە فەندیە چۆ بای $100,000 $100,000 جادووی کردیە کە بەشی زۆری لۆ پاڤلیە تخوا حزبك بچی بەشداری مؤتەمەری سۆسیال ئەنتەرناسیۆنال بکە ئەندامی ئەوە بی دوای ئەو بێتەوە بچیت نوشتەی بکاتن هاوڕێیان بڕوا بکەن ئەوی ئەو زانیاریان دەداتە من ئەنی بڕوا ناکەم فێڵم لێ بکە بڕوا ناکەم درۆبی وە زۆربەی زانیاریەکانیشی داقیق بووە ئێمە دیوەک دەبینی دیوەکە چییە؟ ئەو قسە بریقەدارەکانی وچی مەلا بەختیاری بەرمونە کەچی لەو لە بڕۆی بەهینە کەمتیارە بووە کورە ئینسان زۆر دوو ڕوو درۆزنە یعنی بەجددی هەموو ئینسانێک ئەوەی تعبیر دەکا قسە دەکا زۆر جودایە لە چاو ئەوەی کە لە ناخیدایە ئەو دیوی جادوو نوشتەیە ئەڵێن گەلە گەلە گەلک باوە لە هەردوو دەفەر هەردوو بنە ماڵە خۆی لە هەموو سیاسەکان هەیە جادوو ئەوانەی تەوەقعات دەکەن وەکو ئەو لەیلەیە وەکو ئەو کچە ژنە کۆرەکەی ئەو یەکێک لە وڵاتە ئەوروپای شەرقیەکان تۆ وەرە بەس حزبی سۆسیال ئەنتەرناسیۆنال کەسێکی پاڤلی لە ئەوروپا گەورە بچکو ئەوڕە لێرە شتانە نییە جادوو نوشتە و شتانی و خەڵکیش بە خۆشگوزەرانی دەژی جن نییە یعنی کەس پاسی ئەو شتانە ناکە ئەو بەستە شەرقەیە بەو دەرەجەی تۆ وەرە بچی ئەو پارە خەیاڵیانە مەسئولی یەکێتی نییە هاوسەرۆک و کۆن و سکرتێر و نازانم چێ و چێ کۆنی یەکێتیش نازام تاالبانی بەس لە بن تاالبانی هەرێمیان کردیتیان هەر هەمویان کردیتیانەوە دەکەن لە دووشت ئەڵێن مەغریب بەدەر لەوەی کە خەڵک لۆ ڕابواردنێ دەچی هەر زانی و گەرمی و لە ئاخر لە هەموو ئەوروپا خەڵک دەڕوە نەکرد کورت هەموو نەتەوەیە بەدەر لەوە شوێنی جادوو نوشتە شەش ئەو کابراک هەیە ئەوەی دەفرۆشی میوە بە کوردی قسە دەکە ئەو یەکێک لە جادووکەرەکانە جادوو نوشتە و شت دەکاتن خەڵک بەوەی فێرە کوردی بووە کورە براکەم بەدەر لەوە شێخ لوقمانەکەی لە سلێمانی شێخ لوقمان ئەو شێخ لوقمانە ئەڵێن لا ینی زمانیشی تەتەڵە دەکە خاوەن پێداویستی تایبەتە لەسەر جێیە کەس تێی ناگە هەموو سلێمانی و هەموو مەسئولی کورد بە ژن و پیاوەکانیان دەستەکردنی بڕواکە چی ڕۆژیویان لە بۆ باس کردیمە مێشکت جام دەکا چ پارەی خەیاڵی ئەو میلەتە نێکبەتەی لەوەی سرف دەبی ئەم لەگەر ئەو کوڕی دەمەوێت لا ژنی مەسئول چۆ بەزەوەی علاقی لەگە پاسەوانی مەسئولەکەی هەبی ژن چووە ژن مەسئول چووە بەس لەبەرەوەی دوو منداڵی لە خەڵکە شفت نەبیت ئەو شێخ لوقمانە یەکێک بیگاتێ لقائی لەگە بکە دەیان ڕۆمان دەیان فەزاعەتی ئەو مەسئولانەی پێیە تەنەبووی وەختی خۆی وەفدەچێتی باڵات چوو بەکەن شێخ لوقمانی تەنەبوو یان لەو ئایندە یەکێتی چییە قڕ بەسەر ئەو حیزبەی کە بڕوای بەو دەویشی کەس تێی ناگە هاوڕێیان ئەڵێن چۆش شێخ لوقمانە دەکا شەریکە لەگەر هەموو دز و خۆڵ بڕەکانی ئەو دەڤەرەی سیارە دەدزرێ ماڵێک دەدزرێ تێم دەگەی لەگەر دزەکان تەنسیق دەکاتن بە 10 دەفتەری بە 5 دەفتەری ملک و ماڵەکانیان لە وەردەگرتەوە دوو لۆوان و سەی لە خۆی لە جیشفان دەنێ و یعنی تەنسیقیان هەیە بەیەکتر دەڵێن ئەو دەڵێ ئەمن ئەو بڕۆ ئەو ماڵی بدزە و نازام چت بکە دوای ئەو دەچنەکنی یان ئەوە تا مەسەن لەگەر ژنەش تەنسیقەکە ئەڵێ من دوو دەفتەرت دەدەمێ ئەو مەسئولە یەک هەفتە قسەی لەگە بکە بەس دوای ئەوە ئاوتیکە یعنی ئەبوو شێوە ئیش دەکرێتن هەمووی دەزانن ئەوە کە قۆڵ بڕینە بڕوا بکە ئەو شێخ لوقمانە بوویتە ملیاردێری دینار نەک بە ئەوە هەر بەو نوشتە و شتانە کورە عەیب بکەن شەرم بکەن بەشی زۆرتان لە ئەوروپایە گەورە بوونە لە سەدەی ئەوە خەریکی ئەو شتە قێزەوە نانن بڕوا بکەم دەیان مەسئول هەیە دەیان مەسئولی باڵای کۆنی یەکێتی ئێستا و ماڵی بارزانیش لە بادینە لە بارزان بەهێزترین شت مەسەلەی جادوو نوشتەیە بڕوایان پێە هەموو عائلەی ماڵی بارزانی بە ژن و پیاویانەوە وەرە تو لە ساڵی 2025
تێسلە چ دەکا و ئیلۆن ماسک و ئایفۆن و سامسۆنگ و دنیا بەرەو چێ دەڕوا کاتیشم خەریکی نوشتە و دوعاە بۆیە بەڕێزان بەشە چێزانی ئەو نوشتە دەستگای زانیاری پاراستن بۆی معلوماتی خەڵک خەڵکەنەوە بڕوا بکەنی هێنی من ئەو شتانە دەزانم خەڵکانێک لەو بوارانەدا ئیش دەکەن لە خەتن خەریجی راپۆرتێن فەزاعەتی مەسئولەکان و بەشە بزان کێشەی خەڵک چێتنیە کورە بە زۆر ئەیبە و ئەو پارە نازداری خەڵک دەدەنە ئەو شێخ و ئەوانە هاوڕێیان جارش کەش باسم کرد هەموو ئەو شێخ و کەسانی جادوو دەکەن سەر بە پاراستن و زانیارین لە دەرەوەی ئیرادەی خۆیان ئاگاتان نەبی نهێنەکانتان هەموو لە دەستە زانیاری پاراستن